موچەی مانگیدا کەی دێت و کەی دابەش دەکرێت. بەغدا 960 میلیارد دینار بۆ موچەی ئەم مانگا ڕەوانە دەکات. شاندی حکوومەتی هەرێم لە بەغدان و پرسی موچەی مانگیدا لەگەڵ وەزارەتی دارایی عێراق گفتوگۆی لەسەر دەکرێت. شەوی ڕابردوو ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە بەغداوە ڕایگەیاند هەندێک گرفت بۆ موچە دروست بووە. قسەکانی بەرپرسەکەی هەرێم زۆر ڕوون نەبوون، بەڵام ئەو ئاماژەی بە گوێی شەقام و موچەخۆراندا کە گرفتی موچە لەگەڵ بەغدا بەردەوام دەبێت، بە تایبەت کە هەڵبژاردن کراوە و زۆربەی موچەخۆران پێیان وایە پاش هەڵبژاردن هەرێم و بەغداش جددیتر بوون بۆ چارەسەری کێشەی موچە. بەپێی قسەی سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە، وەزارەتی دارایی عێراق بۆ موچەی ئەم مانگا 960 میلیارد دینار ڕەوانەی هەرێم دەکات. سەرچاوەکە دەشڵێت ڕوون نییە بۆ موچەی مانگەکانی 11 و 12 هەرێم و بەغدا چی دەکەن، بەڵام موچەی مانگیدا گرفتی نییە و چاوەڕێ دەکرێت تا هەفتەی داهاتوو، واتە تا هەفتەی یەکەمی مانگی 11 ڕەوانە بکرێت و لە ماوەی یەک هەفتەدا موچەی سەردەم موچەخۆران دابەش بکرێت. لەلایەکی ترەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند تا ئێستا بەغدا نەچۆتە ژێرباری خەرجکردنی موچەی خانەنشینانی هەرێم بە هەوتاکراوی، بۆیە هەرێم خۆی بڕی زیاتر لە 50 میلیارد دیناری بۆ تەرخان کردووە. بەپێی زانیاریەکانیش کە لە لیژنەی داراییەوە دەستیوار کەوتووە بۆ موچەی مانگەکانی 11 و 12 گرفتی نەمانی تەرخانکراوی دارایی دروست دەبێت، چونکە بەپێی بودجەی عێراق کەمتر لە 10 تریلیۆن دینار بۆ موچەی هەرێم تەرخان کراوە و بە خەرجکردنی موچەی مانگی دەش پارەکە لەو بڕان نزیک دەبێتەوە. هەر چۆنێک بێت بۆ مانگی دەش موچە لە بەغداوە دێت، بەڵام بۆ دوو مانگەکەی کۆتایی ئەمساڵ وەک بەرپرسانی کورد لە بەغدا دەڵێن خوا گەورەیە و چارەسەرێکی دیکە دەدۆزین.